پیاوێکی ئۆگەندی لە دوای 102 منداڵ بڕیاریدا چیتر منداڵیان نەبێت. پیاوێکی ئۆگەندی کە خاوەنی 102 منداڵ و 568 نەوەیە بڕیاری داوە کە چیتر منداڵی نەبێت، ئەویش بەهۆی دۆخی سەختی ژیانیانەوە. موسا کە پیشەی جوتیارە و خەڵکی ئۆگەندایە 12 جار ژیانی هاوسەرگیری پێکهێناوە. لە دوای 102 منداڵ بڕیاریدا چیتر منداڵیان نەبێت، ئەویش گەڕانیەوە بوو ئەوەی چونکە لە ئێستا لە دۆخێکی سەختی داراییدایە و ناتوانێت بژێوی ژیانی منداڵەکانی دابین بکات. موسا کە تەمەنی 67 ساڵە لەباری دۆخی ژیانیانەوە وتی داهاتەکەم ساڵ بە ساڵ کەم دەبێتەوە بەهۆی ئەوەی بەئەستەم بژێوی ژیان دابین دەکەم و خێزانەکەم گەورەتر دەبێت، هەموو ژنەکانم پێکەوە لە یەک ماڵدا دەژین. هەروەها زولەیخا کە ئێستا تەمەنی 31 ساڵە و بچووکترین ژنی موسایە باسی لەوە کردووە کە چیتر ڕێگە نادات منداڵیان بێت و چونکە لە دۆخێکی دارایی خراپدان. موسا کاتێک تەمەنی 16 ساڵ بوو یەکەمین منداڵی هاتە دنیاوە. ئێستا گەورەترین منداڵی تەمەنی 51 ساڵە و بچووکترینیشان تەمەنی 6 ساڵە. هەمویان لە گوندێکی ئۆگەندا پێکەوە دەژین، بەهۆی نەخۆشیەوە توانای کارکردنی نەماوە و دوان لە ژنەکانیشی بەهۆی دۆخی خراپی داراییەوە جیان هێشتووە.